هەمیشە لە مێژووی داگیرکاریە قوربانی سەرەکی ژنان بوونە لەبەر ئەوەی ئەبینین بە درێژایی مێژوو هەل لە شەڕی داگیرکاری هۆزەکان هێرشکردنە سەر یەکتری ئەبینین ژنان بوونەتە قوربانی چ بە کۆیلەکردنیان چ بە جرگسپانیان وەکو دایکێ چ بە بیهاوژینکردنیان چ هاتیوکردنی مناڵیان ئەمانە هەموو کاریگەری بۆ لەسەر ژنان و لێرەشدا داگیرکاری تورکیا ئامانجی داگیرکاری تورکیا بۆ سەر خاکی کوردستان ئەبینین لە شەڕەکانی پێشوشەوە ئێستاشدا ودا ئەو داگیرکاریەکە ئێستا تورکیا ئەیکا بۆ سەر خاکی باشووری کوردستان بێگومان هەمان ئەو مێژووە دووبارە ئەکاتەوە کە ژنان ئەبنەوە قوربانی و هەر ئەوەش ئەبینی کە ژنانێکی وشیار ژنانێکی بە ئیرادە ژنانی خاوەن هەڵوێز ئەبینە قوربانی دەستی ئەو داگیرکاریە ئێمە لە چەند ساڵی پێشوە تا ئەمڕۆکەشە کە گەیشتێتە ئەمڕۆ بینیمان چەنەها ژنی چالاکەوان ژنانی بە هەڵوێ ژنانی بە ئیرادە ژنانی بە هەڵوێست و خۆڕاگر بوونە قوربانی چ لە ڕێی تیرۆرەوە ئەگەر دەستیشان نەگات بە تیرۆری جەستەی بکەن تیرۆری کەسایەتیان کراوە و لە هەوڵی تیرۆرکردنی کەسایەتیان ئەدرێ لەبەرەوەی بڵێتونن ئێمە لەناو کۆمەلگای باشترەوە هەموو کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوین عقلەتێکی دەسەڵاتی پیاوسالاری نێرسارالی لەسەر کۆمەلگاکەمان بەڕێوە ئەچێکە ئەوەیە کە ژنان هەمیشە بە شەرەف بۆ خۆیان دائەنن لە کاتێکدا بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنە سەر حەقیقەتی شەرەف خاکە توکم کە کاتێک تۆ خاکەکە داگیرەکرێ نەک هەر تەنها ژنان هەموو تاکەکانی کۆمەلگا ئەبنە قوربانی ئەو کاتە تۆ ئەبێ حەقیقەتی ئەو بزانی کە شەرەف خاکە کە تۆ خاکت داگیرکرا بێگومان ئەو کاتە شەرفی خودی خۆشت وەکو پیاوێک ئەچێتە مەترسیەوە چجا بگاتە سەر شەرەفی ژنان و داگیرکاری تورکیاش هەر لەو چوارچێوە کاری کردووە بە چ لە ڕووی ئەعلامەوە کاری کردووە چ لە ڕووی ترس و تۆقاندنەوە کاری کردووە بۆ سەر ژنانی باشووری کوردستان ئەبینین ئێمە هەر ئەوە نەبینیم کە بڵێن وڵای تەنها ژنان لە ڕووی تیرۆرکردنی جەستەوە یعنی تیرۆر ئەکرێن دروستکردنی یاخود هاتنە ناوەوەی هەر دیاردەیەک یاخود هەر نەریتێک یان هەر فکرێک و عەقڵێتێک بۆنەوە باشووری کوردستان لێدان بێت لە ژن لە پشتیەوە دەستێکی داگیرکاری هەیە کە ئەمینێن ئەو دابوونەرێتە کوردەواری و جوانی خۆمان کە هەیە کە ژنان بڕۆ مێژووی کوردی ژنان بخوێنەوە لە باشووری کوردستان ژنانێکی زۆر لێ هاتوومان هەبووە لە ڕووی ئیداری لە ڕووی سەربازی لە ڕووی هەڵوێست یان کۆمەڵایەتی ژنانێکی زۆر ناودارمان هەبووە ئەی ئێستاکە بۆچی لەو شێوازە ژنانەمان نییە یاخود هەوڵ ئەدرێ دروست بێ لێدانە لیان بۆ لەبەر ئەوەی داگیرکاری نایەوێ بەڕاستی ژنان وشیار بن لەبەرەوەی ئەزانێت کۆمەلگایەکی وشیار بە ژنێکی وشیار دێتە بەرهەم و بۆ ئەوەی کۆمەلگاش وشیار نەبێ و هەلی گونجاو دروست بێ بۆ داگیرکاری لەبەرەوەی هیچ کاتێک داگیرکاری ناتوانێت کۆمەلگایەکی وشیار داگیرکە بکە بۆیە لێرەدا عەقڵەتی داگیرکاری یەکەم دەستی بۆ ژنان ئەبە جا چ بە کالاکردنی ژنان بێت چ بە ناهوشیارکردنی ژنان بێت چ بە تیرۆرکردنی ژنان بێ چ بە پەرەبێدانی ئەو عەقڵێتە دەسەڵاتداریە پیاوسالاریە نیرساراریکەوە باڵ ئەکێشێ بەسەر کۆمەلگاکەیە ئەمە هەمووی کاریگەری دروست ئەکا لەسەر کۆمەلگا و لە کۆتاییشدا ڕێک خۆشکەرە بێتە بۆ داگیرکاری و هەمیشەش داگیرکاری دەست ئەبا بۆ خەڵی سەرەکی ناو کۆمەلگا کە ئەوە ژنە چکم ئێمە هەمیشە وتومانە ئەگەر کۆمەلگایەک بمانێ وشیار بێ لە خێزانێکی وشیارەوە لە تاکێکی وشیارەوە دروست ئەبێ تاکی وشیاریش هەمیشە ژن لە پشتیەوەیەتی کە کاتێ دایکێک وشیار ناو خێزانێکی وشیارە بە شێوازێکی وشیاری و بە ئیرادە و بە هەڵوێست و بە ژنێکی پراوپڕ لە ژومبوونی خۆی ئەو مناڵە پەروەردا کە بێگومان ئەو مناڵە بێتە مناڵێکی ئازاد مناڵێک بەعقڵێکی ئازاد بە ئیرادێکی ئازادەوە و ئەو مناڵەش ئەبێتە تاکێکی ئەم کۆمەلگاوە و ئەو تاکانەش ئەم کۆمەلگایە دروست دەکەن و کۆمەلگا لەسەر ژیانێکی ئازاد ژیانێکی هاوبەش ژیان بە ئیرادە بە هەڵوێست دروست ئەبێت بێگومان ئەو کاتەش هیچ هێزێک هیچ دەسەڵاتێک ناتوانێت ئەو کۆمەلگایە داگیر بکە ئەگەر ئێمە بەڕاستی باسی عەقڵەتی داگیرکاری بکەین قەت بیر لەوە نەکەینەوە بڵێن ئەوەی کە ئەو دەسەڵاتی ئەوێ کۆمەلگاکەمان داگیرکانیانە و وڵاتی ئەوێ کۆمەلگاکەمان دەرکێ لەبەر وڵاتێکی زلهێزە یا خاوەن چەک و جبەخانێکی زۆرە نەخێر ئەوەندەی چەکی سەرەکی بەهێزترین چەک کە داگیرکاری بەکاری ئەهێنێ ناوشیاری کۆمەلگایە
يعني ئەو بەهێزترین چەکە کە داگیرکاری بەکاری ئەهێنە بەناو کۆمەڵگا بۆ ئەگە کۆمەڵگا وشار بە گەورەترین هێز و گەورەترین چەک بتوانانی بەڕوڕووی هەر دەسەڵاتێک هەر دەوڵەتێک مهما کان ئەو دەسەڵاتی کە بەهێز بێ یا خۆت خاوەن سەربازیەکی بەهێز بێ ناتوانێت بەرامبەر بە گەلێکی وشار بوەستێتەوە و ئەوەی کە ئێستاکانش بەرامبەر ئەو داگیرکاری وەساوەتەوە عقلێکی وشیارە ئیرادێکی وشیار ئیرادێکی ئازادە کە توانێتی بەر بەو هێرشانەی داگیرکاری تورکیا و هەموو ئەو داگیرکانێک کە ئێوانە هێرشکەنە سەر وڵاتەکەمان ئەو عقلێتە ئازادە ئەو عقلەتە وشیارە ئەو عقلەتە بە ئیرادەیە کە ئەمڕۆ بەرامبەر بە داگیرکاری وەستاوەتەوە بۆیە هەمیشە داگیرکەران لە هەوڵودان لە دانیشتەکانیان لە سەردانەکانیان لە هەموو شێوازەکانیانە ئەوێن هێرشکەنە سەر ئەو عقلێتە ئێرشکەنە سەر ئەو ئیرادەیە بەڵام خۆشبەختانە کۆمەڵگاکەشمان تا ڕادەیەک ینی ئەتوانین بڵێن هەل لە هاتنی ئەردۆغان بۆ سەردانیکردنی ئەردۆغان و لەو هەڵوێستەی کە بینیمان لە کۆمەڵگاکەمان ئەتوانین بڵێن ئومێدێک هەیە لە باشووری کوردستان کە گەلێک زندوو هەیە لە باشووری کوردستان ئەتوانێت بەرەوڕووی ئەو عقلێتەوە ئەو داگیرکاریە بۆستێتەوە و لە ناویشیاندا بەڕاستی ژنان ڕاستەکەی ئێمە ئێستا ئەبێ باسی خۆپاراستن بکەین و لە هەمان کاتە باسی چارەسەریش بکەین یان ئەوەی کە هەمیشە لە ناو هەموو ڕیزەکانیانی نەک تەنها بڵین هە لە ناو ڕێزی ژنانە لە هەموو کاتێکدایە پێکەوە بوون هێزێکی تۆکمە ئەبێ بەرامبەر بە هەموو عقلێتێک بەرامبەر بە هەموو داگیرکارێک بەرامبەر بە هەموو هێرشەکە ئەکرێت بۆ سەر خاکت بۆ سەر نیشتیمانت بۆ سەر ژنان بێ بۆ سەر کۆمەڵگاکەت بێ ئەوەی لێرەدا کە پێویستە ژنان خۆیان بە بەرپرسیاردانن ئەبێژ خۆیان بە بەرپرسیاری سەرەکی دانن لەبەرەوەی وەک وتمان لە هەموو داگیرکاریەک لە هەموو عقلێتێکی داگیرکاری چ لە داگیرکاری سەر خاکەکەت بێت چ لە داگیرکاری عقلێت بێ ژنان قوربانی ئەدەن بۆیە ئەمڕۆ پێویستە لە هەموو کاتێ زیاتر ژنان وشار بن و بەرامبەر بەو داگیرکاریە پێکەوە بن گرنگ نییە تۆ بیر و باوەڕەکە چییە یان سەر بە چ ئایدیایەکی یان سەر بە چ لایەنێکی سیاسی و حزبیت گرنگ ئەوەیە تۆکو ژنێک هەڵوێستی ژنانی خۆت ژنبوونی خۆت ئێرادەبوونی ژنبوونی خۆت و ئەمەش وا لێکە کە ڕێگای هاتنە لا یەکتری ئاسان بکات بۆی ئێمە ینی من وەکو خودی خۆم ژن و وەکو ژنان لەو بیر و باوەڕی کە ئێمە هەمانە پێکەوەبوونی ژنان و کارکردنمان پێکەوە بوون بۆ شارکردنەوەی کۆمەڵگاکەمان و لە ناویشنا و شارکردنەوەی ژنان و ئاشنابوونی ژنان بە ئازادی حەقیقی ینی نەک ئەو ئازادی کە ئەمڕۆ لە ژێر هەژمونی مۆدرنەتی سەرمایه‌داری کەوە دەستی بردووە بۆ هەموو کایەکانی ژیان چ ئاین بێ چ بابەتی ئازادی بێ چ ژن بێ هەر حتا ئابووری و دابوونێریتەکانی کۆمەڵگا بێ لێرەدا ئەو عقلێتە دەستی بردووە بۆ هەمووی بۆ ئەوەی ئێمە بتوانین بەرامبەر بەو عقلێتە بۆستینەوە بەرامبەر بەو پیلانگێرە بۆستینەوە پێویستە ئێمەی ژنان بە تەواوەتی ینی هەر تاکێک لە ئێمەی ژنا خۆی بە پرسیار دابنە و لە هەر شوێنێک بە کردار بێت چ بە زار بێ یاخۆ بە کردار بێ بتوانێ جێدەستی خۆی دیار بێ بۆی ئێمە بتوانین ینی بەڕاستی وەکو ژنان چارەسەریەک بۆ ئەو دۆخەی ژنان کە لە باشووری کوردستان تێدا کەوتون و بەرامبەر بە هەموو ئەو عقلێتانی کە ئەوێ ژنان ژێردەستە بکە بۆ ژنان بکاتە پلە دوو کە هەمیشە کاری لەسەر ئەکرێ بە هەموو شێوازێک هەوڵی بۆ ئەدرێ لەبەر ئەوەی بەڕاستی کۆمەڵگایەکی وشار لە ژنێکی وشارەوە سەر هەڵئەدا و بمانشەوە کۆمەڵگا ئازاد بکەین ئەبێ سەرەتا ژن ئازاد بکەین و بۆ ئێوەش کە ئاماژەم پێدا ژنان ئەبێ خۆیان بە بەرپرسیاری یەکەمدا بنن و ئەمڕۆژ سەدەی 21 وەک ڕێبەر ئۆجەلان ئەڵڵایە سەدەی ژنە دەبێت ئێمە لە ئاستی ئەمە تەنها بە وەک دروشتنێک وەری نەگرین بەڵکو ئەبێ بەکار کاری بۆ بکەین خۆ خۆشبەختانەش ئەبینین ئەمڕۆ ژنان بە تایبەتی ژنانی کوربوونەتە نمونە لە جیهاندا بۆ بەرەو پێشچوونی ئازادی بۆ هوشیاری بۆ ینی بوونەتە ژنانێکی بە ئیرادە ئەمڕۆ کە باسی ژنی بە ئیرادەبوون ئەەکەی باسی بە ئیرادەبوونی ژنانەکەی ژنانی کوردێنە وەکو نمونە دێنەوە ئەو تا ئەوەی ئەیبینین کە لە ڕۆژ ئاوا ژنان ئەبینین توانایەکیان هەیە بەرامبەر بە هێزێکی وەکو تیرۆریستی داعش بەستانەوە بوون بە نمونەی ژنانی جیهان ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەبینن شۆڕشی ژینە ئەمینی کە شۆڕشی ژن ژیان ئازادی بوو پارادایمێکی هەبوو بۆ خۆی ینی ئەو شۆڕشە بە دروشمی ژیان ئازادی تەنها دروشمێک نەبوو ئەبێ خەڵک هەموو ئەوە بزانێ هەموو کەسێ ئەوە بزانێ
ژنجیان ئازادی پارادایمێکە فەلسفەیەکە فکرێک و ئایدایەکە کە ئەمڕۆ ژنان ئەتوانن لە ڕێوە بتوانن قوڵبوونەوەیان هەبێت لەو فکرێ بۆی بگەن بە ئازادی حقیقت و ئازادی حقیقەتیش بەڕاستی بە ئازادی خاکە ئەم حقیقەتێکە ناتوانین بیشارینەوە ئێمە ناتوانین بڵێن کۆڵی لەکەن یا خۆمانی لێگیرکەین ئازادی ژنیش بە ئازادی خاکەوەی و ئەو ئازادی خاکەش بە ئازادی ژنەوەی ئەگەر ئێمە بمانەوە خاکمان ئازادکەین و ڕێگری لە هەموو داگیرکاریە بکەین ئەبێ ڕێگە بدەین ژنانمان ئازاد بن ئەو ئازادی حقیقەتی کەوە ئازادی هەستکردن بە بەرپرسیارەتی نەک ئەو ئازادی کە ئەمڕۆ تەنها لە جەستەی ژنە کۆیان کردوتەوە یان لە پۆشاکی ژنێکا کۆیان کردوتەوە نەخێر ئازادی ژن ئازادی بیرێتی ئازادی بیر و باوەڕێتی ئازادی ئیرادێتی ئازادی هەڵپێستێتی ئازادی ژنبوونێتی وەکو ژنێک کە لە کۆمەڵگای دایکایەتی چ بەرپرسیارەتێکی لەسەر بوو چۆنها توانی بوو کۆمەڵگا بەڕێوەبەرێ ئەبێ ژنی ئازاد ژنی بەڕێوەبەرە بۆیە ئێمە ئەبێ بگەڕێنەوە ئەو حقیقەتەوە و ژنیش بگەینەوە ئەو حقیقەتەوە بە ئاشنای بکەینەوە بە مێژوو بە حقیقەت و بە ژنبوون و بە خودبوونی حقیقەتی خۆی بۆی بتوانین بڵێن ئەمڕۆ بەڕاستی ژنانمان ئازادن ڕاستەکەی ئەوەی ئەبینین وەکو ئاماژەم پێدایانی لەناو کۆمەڵگەی کوردستانە بە تایبەتی کە کاتێ بارودۆخی دێتە ئاراوە ئەمڕۆ بڵێن تونەڵی سۆشیال میدیا خۆی بۆتە ئەگەر لەسەر شەقامەکانش ڕێگری لە خەڵک برن خەڵک بتوانێت دەنگێکی ئازای لەسەر شەقامەکان بەرزکاتەوە بەڵام ناتوان ڕێگری لە سۆشیال میدیاکەن کە ئێمە کە سەیری سۆشیال میدیاکەن ئەمڕۆ ئەتوانی بڵێن سۆشیال میدیاش بۆ خۆی خودی و لە خودی خۆشیدا شۆڕشێک ئەتوانی وەکو شۆڕشێک بەکاری بێنی وەکو دەواازەیەک بۆ شۆڕشکردن بەکاری بێنین کە ئەبینی کە سەری سۆشیال میدیاکەی لە دوانی ژنان لە دوانی ژنانی ئازادی خواز لە دوانی ژنانی بە ئیرادە بەڕاستی ئەبینی کاریگەریەکی ئەو جۆرە لە دوانانە کاریگەریکی تەواوی هەیە بەڕاستی من ناڵم تەنها لەسەر ژنان ینی لێدوانی کە ئەو جۆرە ژنانە ئەو ژنانی بە ئیرادە و لە ڕێی ئەوانەوە کاریگەری تەنها لەسەر ژنان دروست نەکردبوو بەڵکو لەسەر تەواوی کۆمەڵگا دروست کردبوو ئەمڕۆ ئەتوانم بڵێم گەیشتونێتە ئەو قۆناغی کە خەڵکی هەز بە بەوە بکە کە بەڕاستی ژنانیش ئەتوانن ببن بە پێشەنگایەتی بۆ کۆمەڵگا ئەوەش کە بینیمان ئەمڕۆ لە هەر کارێک کە دێتە پێشەوە لە هەر بۆنەیە کە دێتە پێشەوە هەستی ژنان بۆ هاتنە سەر کار ینی مەسەڵەن دەست پێشخەری بۆ ئەنجامدانی ئەو کارە خۆشبەختانە ئەبینین بە گروتینەوە دێن ئێمە هەر ئەم ماوەیانی پێش و لە سەرەتای ساڵەوە کە دەستمان پێکرد بینیمان لە 8 مارسە ڕوتینی ژنان چۆن بوو لە 25 نۆڤەمبەرە ڕوتینی ژنان چۆ بوو ئەوە لە خۆیدا کە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ کاریگەری ئەو جۆرە لە دوانانە کاریگەری لەسەر ژنان دروست ئەکا و بێگومانیش وەک ئاماژەمان پێدا لە دێری زەمانەوە لە مێژووە ببینەوە هەمیشە شەڕەکان و ئاشوبەکان و داگیرکارەکان ژنان بوونەتە قوربانی و ئەو ئامادەکاریشە کە ئەکرێ کە ئەمڕۆ ئەبینین ڕۆژانە ینی کار ئەکرێ بۆ هەڵگیرستانی جەنگی جیهانی دووەم ئەتوانی بڵێن وێنەکانی دەرکەوتووە بێگومان جەنگی جیهانی و ئەو ئامادەکاریانی کە ئەکرێ ینی ئەو ڕووداوانەی کە ئەکرێ هەر لە شەڕی ئۆکرانیاوە ئەو شەڕی لەنێوان حەماس و ئیسرائیلە هەموو ئەمە ئەتوانین بڵێن سەرەتای هەڵگیرستانی جەنگی جیهانی سێمە و بینیشمان لە نێوان هەردوو جەنگەکەدا چ لە شەڕی ئۆکرانیاوە چ لە شەڕی ئیسرائیل و حەماسە بینیمان ژنان چۆن بوونە قوربانی یعنی ئەمە خۆی لە خۆیدا پێویست بە شاردنەوەی ناکە یان پێویست بە ڕوونکردنەوەی ناکە بە ئاشکرا دیار بوو کە بینیمان چۆن ژنان بوون بە قوربانی چ لە شەڕە جەنگەکانە وەکو لەژێر بردومانەکانە بوون بە قوربانی چ لە ڕێی ئەو دەستدرێ ژیانی کە کرایە سەر ژنان چ لەوەی کەوا حەماس کردی بۆ سەر ژنانی ئیسرائیل و چ لەوەی کەوا ئیسرائیل کردوێتی بۆ سەر ژنانی فڵستین لە هەردوو بابەتەکەدا بینیمان ژنان بوونە قوربانی ئیتر ئەمە ینی شتێکە چاوەڕوان کراوە ینی لە هەر داگیرکارێ لە هەر شەڕێکە لە هەر عقلێتێکی داگیرکاریە ژنان بوونەتە قوربان جا چ قوربانێکی جەستەیە بێ یاخود دەرونی بێ پەیامی ئێمە هەمیشەوەکو ژنان لە سۆنگەی هەبەر پرسیارەتی خۆمانەوە بەو بارودۆخی کە کۆمەڵگاکەمان پێدا تێپەڕێ و بەو بارودۆخی کە ئەبینین بە تایبەتی لە هەر چوار بەشی کوردستان بارودۆخی ژنان لە بارودۆخێکدا هەرچەند بارودۆخەکەشیان ینی بڵێن بارودۆخێکی ناهەموارە بەڵام بەرامبەر بەوەدا ژنانی بە هەڵوێستیش هەیە پەرچەکردار هەیە و وڵامدانەوە هەیە بۆیە ئێمە ئەوەی کە داوای ئەکەین و پەیاممان هەیە بۆ هەموو ژنان کە هەز بە بەرپرسیارەتی بکەن لەبەر ئەوەی ئێمە ڕۆژی ئەمڕۆ ئیتر کاتی ئەوەیە کە ئێمە ژنان پێشەنگایەتی کۆمەڵگا بکەین و ئەو پێشەنگایەتیش کە ژنان دەستی پێ بدەن
هەمیشە من وەکو خۆدی خۆم وتومە لە هەر کارێکدا ژنان پێشەنگاتی بکەن ئەو کارە هەم پیرۆزە هەم سەرکەوتنیشی بەدەستێنێ بۆیە ئێمە لێرەدا ئەمانەوێ پامی خۆمان بۆ هەموو ژنانەکە هەست بە پرسیارەتێ بکەن ببنە نمونەی ژنان وەک ئێستاش بوونەتە نمونەی ژنان بە تایبەتی ژنی کورد کەوا لە هەموو ئەو ئەقلێتی کە چ ئەقلەتی حەزبەتی بێت چ هەر ئەقلێتێکی تر بێ کە بەرپەستە بۆ ئەوان هەوڵدەن ئەو بەرپەستانە بشکێنن و لە هەر پێگە و جێگەیەکن لە هەر بیر و باوەڕ و ئایدیایەکن لە بیریان نەچی ئەوان ژنن و خاوەن ئیرادەن و ئەوانیش ئەبێ پێشەنگاتی کۆمەڵگا بکەن و بۆیە ئێمە لێرەدا پەیامان بۆ هەموو ژنانە کە پێکەوە بوونمان ئەتوانن بگەین بەو ئامانجە بۆیە داوا ئەەکەم لە هەموو ژنان کە یەک ڕیزی خۆمان بپارێزین هاتنەوە لای یەک خۆمان بکەینە بنەما بۆ ئەوەی کەوا بتوانین پێشەنگاتی ئەم کۆمەڵگایە بکەین و کۆمەڵگا لە قەیرانەکان دەرباس بکەین.